بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە هەڵسوڕاوان سلااوێکی گەرمتان پێشکەش. ئازیزان بە درێژایی یەک ساڵی ڕابردوو لە جەرەوەی وڵات بۆ پشتیوانی لە شۆڕشی ژن ژیان ئازادی بەردەوام گرتبوونەوە و خۆپیشاندان کراوە و بە پشتیوانی لەم ئاخێزەوە و کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێرانی هەروە هاوڕێیانی حزبی کۆمونیستی ئێران یەکێک بوون لە ڕێکخەران و ئەنجامدەرانی ئەم حرەکەتانە. ئەم ساڵ چۆن تێپەڕ بوو بەگشتی لەم خۆپیشاندانەدا چە گوزەرا بابەتی ئەم جارەمان دەبێت لە بەرنامەی کۆمەڵە هەڵسوڕاوان بە بەشداری هاوڕێ ئەسعاد ڕۆستەمی ئەنجامی کمیتەی ناوەندی کۆمەڵە و هەروەها یەکێک لە بەڕێوەبەرانی ئەم خۆپیشاندانە لە دەرەوەی وڵات کە پێمان خۆش بوو چەند پرسیارێک لەم بابەتە لە جنابیان بکەین. هاوڕێ سعد ئەم کاتتان باش زۆر بەخێر بێن بۆم بەرنامە. سڵاو ڕێزمەیە بۆ ئێوە و بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان لە خزمەتتانە. هاوڕێ سعد هەروەکو لە پێشێکیەکە وتم یەک ساڵی ڕابردوو لە دەرەوەی وڵات هەروەکو ناوەوەی وڵات خۆپیشاندان و ئاکسیۆن بەڕێوە چووە. چەندە دەتوانێت ئەم خۆپیشاندان و ئاکسیۆنات تەئسیری بێ لە ناوەوەی وڵات؟ با تەوەجۆ بەوەی کە لە یەک ساڵی ڕابردووە و بە هەڵگیرسانی ئاخێزی جەماوەری و شۆڕشی ژن ژیان ئازادی کە بەدوای گیان لە دەستانی جوانەمەرگ ژینا ئەمینی دەستی پێکرد، هاوکات لەگەڵ خۆپیشاندانەکان لە ناوەوەی وڵات لە دەرەوەی وڵاتیش کۆمەڵێکی بەرچاو ئاکسیۆن و تەزاورات و ڕێپەیمایی و هەروەها کارگەل جۆر بەجۆر بەرگوزار بوو. منتەها لە ناو ئەم ئاکسیۆن و ئەم تەزاوراتگەلا کۆمەڵێک شتی بەرچاو دیار بوو، کۆمەڵێک چتکە باسی لەوە کرد کە لە گۆشەهایەکە و یان لە هەر کام لەم وڵاتانە کە سیرت ئەکرد ئەتبینی بە دەنگێکی بەرز بە وەرەیەکی باش خەڵک هاتوونەتە سەر شەقامەکان، خەڵکێکە لە وڵاتانی دەرەوە ئەژین بە تایبەت لە وڵاتانی ئەوروپایی هاتنە سەر شەقامەکان و توانیان ببن بە دەنگدانەوەی دەنگی شۆڕشی ژن ژیان ئازادی لە وڵاتانەی کە خۆیان ئەژین و تەئسیراتەکەی ئەوە بوو کە ئەم سێوەشەیە ژن ژیان ئازادی ئێستا لەسەر تاسەری دنیا بە هەموو زمانەکان هەموو هەڵسوڕاوانی بواری ئازادی و یەکسانی بین ژن و پیا و هەموو ئەو کەسانەی کە خوازیاری ئازادین بۆ مرۆڤایەتی لە زمانی خەڵکی ئێران لە دەرەوە و لە ناوەوەش بیستیان و هەر کەسە و لە ئاستی خۆیان پشتیوانی یەلێکی کرد. ئەوان توانیان کە بزوتنەوەیەکی دروستکردن یان ئیجادی شەرمساری بۆ ئەو کەسانەی کە ئەڕۆن لە سفارەتخانەکانی ڕژیمە دەنگ ئەدەن، ئەو کەسانەی کە هاوکاری اقتصادی لەگەڵ ڕژیمێ وەکو کۆماری ئیسلامی ئەکەن، ئەو کەسانەی کە پوڵشویەکەن بۆ جمهوری ئیسلامی، ئەو کەسانەی کە لە ژێر ناو ئەنواع وەقسام کۆمپانیاگەلە جاسوسیەکەن بۆ ڕژیمی کۆماری ئیسلامی. خۆشبەختانە لەم یەک ساڵی ڕابردووە بۆ کۆمەڵانی خەڵک بە تایبەت لە دەرەوەی وڵات دەرکەوتن، خەڵپیانیان زانی و کەوتنە بەر ڕەخنە و دروشمی توندی خەڵکێکە خۆیان بە بەشێک لە ئاخێزی جەماوەری ژن ژیان ئازادی زانی. کەوا بوو تەئسیراتی ئەم خۆپیشاندانانە، تەئسیراتی ئەم ئاکسیۆنانە لە ئاستێکا بوو کە ئەتوانین بڵین بوو بە ئەوەی کە ئەڵبەتە ناو پەرانتزاوە بێژم ئەو بەشەیەکە هەوڵیاندا دەنگی ڕاستەقینەی کۆمەڵانی خەڵکی چەساوە بن لە ئێرانە، دەنگی ڕاستە و خۆی ژنانی ئازار چێشتوو بن لە ئێرانە، توانیان ببن بە دەنگی ئەوان لە وڵاتانەی کە خۆیان ئەژین و تەئسیراتەکەیشی دیارە بەرچاوەکەوێت بە وازەحی. بەڵێ هاوڕێ ئەسعاد وەکو خۆشتان باستان کرد لە یەک ساڵی ڕابردوودا چه حیزبولایەن و گروپێک بەشداری ئەم ئاکسیۆنانە بوون لە دەرەوەی وڵات کە خۆتان شاهد بوون و خۆتان یەکێک لەو کەسانە بوون کە هەموو هەفتێت ئەگەر بە هەڵە نەبم شەمانە ئاکسیۆن بەڕێوە چوو؟ بەڵێ ئێمە لە هاوکاری لەگەڵ کمیتەی حمایەت لە مردم ئێرانە کە ئێستا ڕاستەوخۆ هاوکاری ئەوانیش ئەەکەین و بەشدارین لە هەموو کارانەی کە پێکەوە ئەنجامی ئەدەین و بەعلاوەی
بێسلاح سازمانگەل و ڕێکخراوەگەلێکی مەدەنی و سیاسی کە هەمویان هەوڵیان ئەوە بوو کە بەڕاستی دەنگی ڕاستەوخۆی خەڵکی ئێران بن هەوڵماندا کە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا ناوەندە سەرەکیەکانی شارە گەورەکانی دانمارک بە تایبەت کۆپنهاگ بکەینە شوێنی ئەترازی هەفتانەی خۆمان بەرامبەر بەو جنایەتانەی کە ڕژیمی کۆماری ئیسلامی ئەیکات. بەڵام هەر لە پەنای ئێمە تانم بێژم لە چەند سەد متری ئێمە کەسانێک داوای دواکەوتوانەترین مرتەجعترین و خراپترین نەوعی لە سیستم کە 43 ساڵ لەمەوبەر ڕژیمی بە هاتنە سەرکاری ڕژیمی کۆماری ئیسلامی ڕژیمێکی دەڕەندەتر و زۆر خراپتر و خوێن ڕێشتر لەو وەلانرابوو کەسانێک هاتن و لەو دروشمانیان ئەدا پارەیان بۆ سەرف ئەکرا ئەنواع ئەقسام ئیمکاناتیان پێ ئەدرا بۆ ئەوەی کە بتوانن دژایەتی ئەو دەنگە ڕاستەقینەی خەڵکە بکەن لە بەرامبەر ژنجیان ئازادیە مردمی هەن ئابادیان بەرزەکردە و لە بەرامبەر هەموو ئەو دروشمە ڕادیکاڵ و باشانەی کە لە کۆمەلگا ئەمان بیست ئەمان هەوڵیانەدا پێچەوانەکەی پیشان ئەفکاری عمومی لە ئوروپا بدەن و هەوڵ و تەلاشی جریاناتی ئازادی خواز و دموکرات جریاناتێکە هەوڵیان ئەوە بوو کە بەڕاستی چەوەکو خەڵک چەوەکو لایەن هەوڵیان ئەوە بوو کە دەنگی ڕاستەقینەی شەقامەکانی ئێران بن توانی بەر بەو بێسلاح جەهەتە خراپانەی کە ئەوان گرتویانە بەر بگرێت توانی کە لە 1 ساڵە هەموو هەوڵ و تەلاشیان بە کۆکردنەوەی سەر تاسەری هاوفکرانی خۆیان لە سوئێد و لە دانمارک توانیان 200-300 نەفەر جەمە بکەن و بێسلاح بە دانی نمایشگەلێکی ڕەقس و نازانم بەڕێوەبردننی کۆنسرت و بەو نەوعەتانە توانیان 200-300 نەفرێک کۆبکەنەوە کە لە بەرامبەردا ئەگەر بڕۆن سەیری ڕۆژنامەکانی بۆ نمونە وڵاتی وەکو دانمارک بکەن کە ئێمە لەگەڵ باقی هاوڕێیانمان بە ماندووبوونی تەک بە تەک ئەو کەسانێک کە هاوکار بووین بەیەکە و توانیمانە تەزاوراتی 7,000 کەسی سازمان بدەین کە لە مێژووی بێسلاح ناڕەزایەتی دەربڕین بە ڕژیمێکی دەرەکی لە وڵاتی دانمارکە بێ سابقە یاتانم بێژم کەم سابقە بووە و چتی وا بۆ نمونە لێرە ڕۆشتوتە بەرەو لە کنارەوە ئەنواع وەقسام تشکلهای مەدەنی ئەنواع وەقسام ئینسانهای ئازادی خواز هەنگاو بە هەنگاو لەم کارانە لەگەڵ ئێمە بوون و هەن و هەموو هەوڵ و تەلاشیانەوەیە کە بە هەر شێوەی بۆیان ئیمکانی هەست دەنگی ئەو شۆڕەشە بن و نەهێڵن دادخوازی و دادخواهی بنەماڵەی گیانبەختکردوانی خیزشی ژنجیان ئازادی کب بکرێت و لە هەموو ڕێگا و ئامرازەکان تا ئێستا استفادەیان کردووە استفادەمان کردووە بۆ ئەوەی کە دەنگی ئەوان بگەینین بە باقی ئازادی خوازان لەسەر تاسەری دنیا مەبەستم لە باقی ئازادی خوازان بۆچی کەسانێک دەڵێن بە دەوڵەتەکان بە پارلەمانەکان بە نازانم شوێنەکان تر ئەگەرچی ئەوانەش کراوە بەڵام هیچ کامی نابێتە دەنگێکە و کە خەڵکێکی ناڕازی لەسەر شەقامە کە پێ وایە دنیا بۆ شێوەی کە دابەشیان کردووە بۆ زڵمەی کە ئەکرێت لە ئینسانەکان لە گۆشەیەکی لەو دنیا کاردانەوەی نەبووە و ناشی بێت لە 1 ساڵی ڕابردوودا بینیمان جریاناتی ڕاست بە هەوڵدان بۆ هێنانە سەر شەقامی کۆمەڵێک سەرۆک حیزب و لایەن لە وڵاتانی ئەوروپایی و بڕینی بەشێک لە قژیان فقط بۆ تەبلیغاتی انتخاباتی خۆیان استفادەیان کرد ئێستا بڕۆ یەکە بە یەکە سەیری سەفەحات و سەیری ئەو تۆڕە کۆمەڵایەتیانەکە کە ئەوان تیا بەشدارن ببینە سەن دەنگیشیان دەرتێ لە مقابل ڕژیمێکی هار وەکو کۆماری ئیسلامیە هەر لەم 1-2 ڕۆژە ببینە کاردانەوەیان لە مقابل جنایەتکارێک وەکو ئیبراهیم ڕەیسیە کە ڕۆشتووە لە کۆبوونەوەی ساڵانەی نەتەوە یەکگرتووەکانە بەشدار بووە بە عەکسگردن و بە دەستهێنان بەسەر شانی قاتڵێ وەکو ڕەیسیە
بێسلاح ڕزایەتی زمینی خۆیان بەو جنایەتگەلە نیشانەدەن و خەڵکی ئێران و خەڵکی ئازادی خواست لەسەر تاسەری دنیا دیارە ئەمە لە بیر ناکات. بەڵام گەرەکمە بێژم پێت کە دوو تەیف لە ئەم ناڕزایەتی و ئاکسیۆنگەلا لە ئەوروپا توانیان خۆیان نیشان بدەن و توانیان خۆیان بخەنە بەر معرەزی قەزاوەتی خەڵک. تەیفێکیان کە ئەو تەیفە بوون کە هەر هەمویان کەسانێ بوون کە خۆیانیان بە نوێنەری ڕاستەقینەی دەنگی شەقامەکانی ئێرانەزانی و بەشی گیجانەوانە بوون کە پێیان وا بوو ساڵی 57 زڵمیان لێکراوە دەبێ بێنەوە تۆزێ زۆرتر بەرن و تۆزێ بێسلاح پارێ زۆرتر کۆکەنەوە بۆ ڕێخستنی کۆمپانیاکانیانەوە بۆ دانانی ئەنوا ئەقسام و شوێنانەی کە هەیەە لە ئەمریکا و کانەدا و وڵاتانی ئەوروپاییش. بەڵێ هاوڕێسەد حزبە چەپەکان چەندە حزبە چەپەکانی ئەو وڵاتە ئایا پشتیوانیان لەم ئاکسیۆن و ناڕزایەتیانە کرد لە دەرەوەی وڵات؟ بێگومان تا ئێستایش یەکێ لەو بەشانەیە ئەم کۆمەلگاکە چەپەکانن کۆمەلگاگەل ئەوروپایی لە ئاستێکی تقریبەن ئەتوانم بێژم ئەوەی کە پێیان کرابێ وەکو بەشداری لە خۆپیشاندانەکان وەکو فشارهێنان بۆ دەسەڵاتی وڵاتەکانی خۆیان کە بەرامبەر بە کۆماری ئیسلامی هەڵوێستی مەسئولانە و هەڵوێستی بە پرینسیبانە هەڵبژێرن وەکو ڕێکخستنی سیمینار و کۆڕ و کۆبوونەوە گەلێک کە لەبێ هاتوون قسەیان کردوەوە ئەعلامیان کردووە کە خۆیان لە پەنای خەڵکی ئێرانە ئەبینەوە بێدەنگ نابن لە مقابڵ جنایەتگەلێکا کە کۆماری ئیسلامی ئەیکات ئەو کارانیان کردووە و ئەوە ئەتانم بێژم نقطە ئومێدێکە. بەڵام لە بەرامبەردا دەسەڵاتی ئەم وڵاتانە دەسەڵاتگەلێکن کە بەداخەوە زۆرتر سەیری ئەوەیان کردووە کە تا چەندە ئەتوانن لەم وەزعیەتە کە کۆماری ئیسلامی تێکەوتووە سەهم و بەشی خۆیان زیاتر وەربگرن و زۆرتر وەکو بازاڕێ سەیریان کردووە بەداخەوە. یعنی هەر ئەوانەی کە بانگەشەی مافی مرۆڤەکەن هەر ئەوانەی کە بانگەشەی ئەوەکەن کە لە وڵاتی وەکو ئێرانە کەسێکە ناڕزایەتی دەربڕیوە بە ڕژیمە سەد لە شخاڵێکی ئاگرداگە لە بەرامبەر قاتڵێکی ڕژیمە کە بە قەمە حمڵی پێکردە بە ئەسلحە و بە ساچمەزەن حمڵی پێکردووە دفاعی کردووە لە خۆی حکمی ئیعدامی پێ ئەدەن ئەوانە ئەزانن. بەڵام کەماکان زۆر بە بێسلاح ئەسپایی و زۆر بە شێوەیەکی نامەعقول مامەڵە لەگەڵ ئەو ڕژیمە ئەکەن کە ئەمە وا ئەکات کە لە جەهەت بەرەو پێشبردنی ئەو سیاسەتی عادی سازیە کە کۆماری ئیسلامی و تەرەفدارانی ئەیگرنەبەر هەنگاو بننوە بڕۆنە ئەو بەرەو. بەڵام لە بەرامبەردا وتم هەموو ئەو کەسانەی کە خۆیان لە تەیفی چەپ و ئازادی خواز و متەرەقی لە وڵاتانە ئەبینن هیچ کات بێدەنگ نەبوون و دەنگی ئەوان هەمیشە لە ئاکسیۆنەکان لە تەزاوراتەکان و لە ئەو ڕێپێمایی گەلا کە لە وڵاتان و شەقامەکانی ئەوروپا کراوە بۆ نیشاندانی هاوپشتی و هاوسۆزی خۆیان بۆ کۆمەڵانی خەڵک لە ئێرانە بینراوە. بەڵێ هاوڕێسعەد لە یەک ساڵی ڕابردوودا شەقامەکانی دەرەوەی وڵات بووە ساحەی سیاسی و دەنگ و ڕەنگی خەڵکی ئێرانی نیشانداوە. چی بووە هۆیەوەی کە ئاوا دەنگی ژن ژیان ئازادی لا دەرەوەی وڵات بتوانێ خۆی نیشان بات؟ خب ئەگەر بین تماشاکەین ئەبینین بە دوای ئاخێزی جەماوەری خەڵک لە ئێرانە بە دوای هاتنە سەر شەقامەکانیان لە کوردستان لە زاهدان لە باقی شارەکان ئێران و بە نیشاندانی ئەوەی کە هەموو کۆمەڵانی خەڵک لە ئێرانە ئەوەی کە پێدەوترێ خەڵک ئەوەی نەکە ڕژیمی کۆماری ئیسلامی هەموو مانگێ بە چەندین ملیۆن پاراکاتە ناو حساوەکانیانە بۆی کە سیستمەکەی خۆی پێیان بپارێزێ. ئەوە خەڵک شامڵی ئەو کەسانە ئەبێ کە ناڕازین بەم سیستمە، خەڵک شامڵی ئەو کەسانە ئەبێ کە ناڕازین بە حجابی ئیجباری، ناڕازین بە برسێتی، ناڕازین بە فەقر، ناڕازین بە بێکاری، ناڕازین بە نەبوونی مەسکەن و ئەو تەزاهورات و ئەو بەرانبەرکیە ملیۆنیەی کە لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی کردیان خۆب دەنگدا ئەوانە ئەمانەی کە لە ئەوروپان ئێستا کێن هەرەوانن کە ڕۆژە لە ڕۆژان لەو کۆمەلگا ژیاون بەرامبەر بەم ڕژیمە ساڵهای ساڵ مبارزەیان کردووە بەرامبەر بەم ڕژیمە و تویانە نا و بە سیاسەتەکانی ئەو ڕژیمەیان بە چالش کێشاوە و ئەمە هۆکاری ئەوە بوو کە لەم ساڵە
ئەم شەقامانە ببێ بە دەنگی ڕاستەقینەی هەر هەمان خەڵک ببێ بە دەنگی ڕاستەقینەی نوێنەرانی خەڵکێکە لە ڕۆشتن بۆ وڵاتی خۆیان قەدەغە کراون ڕۆشنەوەیان بە معنای ئەعدامیانە لەلایەن کۆماری ئیسلامیەوە ڕۆشنەوەیان بە مانای زیندانهای درێژماوەیە لەلایەن کۆماری ئیسلامیەوە ڕۆشنەوەیان بە مانای ڕێخستنی نمایشگەلی بەسلاح بازجوو خەبەرنگارەکانە لە تەلەڤیزیۆنەکانیانەوە وە تحقیرکردنیان ڕۆشنەوەیان بە مانای دەرمان خواردکردنیان و نەهایەتەن دروستکردنی حاڵەتگەلێ بۆیان کە بینیمانە کەسانی تەنانەت خۆیانیان کوشتووە هەموو ئەمانە نیشان ئەدات کە ئەم کەسانەی کە لێرەن بێدەنگ نابن لە مقابل ئەم جنایەتانەی کۆماری ئیسلامیە هەروە لێو ناگوزەرن و لە هەموو فرسەتێک کەڵکۆرەگرن بۆ ئەوەی کە زیاتر ئەم ڕژیمە جنایەتکارە بە شەقامی ئوروپایی بە خەڵکی ئازادی خواست و بناسێنن و لە لایەکی تریشەوە بە خەڵک بڵێن کە ئێمە بە هیچ شێوەی لە بەرانبەر خواست و ویستی ئەوەدا بێدەنگ نابین و خۆمان بە هاوچارە نووسی ئێوازانین. بەڵێ هاوڕێز لە 1 ساڵی ڕابردوودا سەرڕای ئەرک و زەحمەتێک کە ئێوە و هاوڕێیانمان و هەروەها حزب و لایەنە سیاسیەکانی دیکەش لە سەرشانیان بووە بەڵام کەسب و کەند و کۆسپی زۆر لەسەر ڕێگەیان و ئەو کەند و کۆسپانە چین کە بۆتان دروست بوو لە 1 ساڵی ڕابردوودا. زانی من با تۆجو بەوەی کە لەگەڵ زۆربەی ئەو هەڵسوڕاوانەی کە لە وڵاتانی تر چه هاوڕیانی خۆمان و چه کەسانێکی تر کە ئەوانیش وەکو ئێمە ماندوونە ناسانە کاریان کردووە هەوڵیان داوە تەلاشی جدیان کردووە لە بێسلاح بەڕێوبەرانی سەرەکی ئەم ئەترازاتە بوون لەگەڵ زۆربەی هەرە زۆری ئەو کەسانە پەیوەندیم بووە ئێمە لێرە لەگەڵ چەندین کەندوکۆسپ ڕوبەڕوو بووین کەندوکۆسپەکانمان چی بووە بۆ نمونە ئێمە لە سەرەتاو هۆڵمان ئەوە بوو کە بڵین بە خەڵک بڵین کاکە هەموو کەس چۆن لە ئێرانە ئەم لەو ناپرسێ چۆن بیرەکەیتەوە لەو ناپرسی چۆن بیرەکەیتەوە هەدەفێکی مشەخەص هەیە ئەویش ڕوخانی کۆماری ئیسلامیە لەناوبردنی ئەم ڕژیمەیە کەوابوو واز لەوانە بینین و بین لە ئەگەر لە ئاکسیۆنەکانمانە لە تەزاوراتەکانمانە سرودێک بڵاوەکەینە و سرودی خیزش بێ ئەگەر دەنگێکی ئەترازی بڵاوەکەین و دەنگی ناو زیندانەکان بڵاوەکەین ئەو نامەیە کە ژنان لە ناو زیندانە و نردویان یەکەم جار لە بێسلاح ئاکسیۆنەکانەوە لەوانە لە وڵاتی دانمارک لەلایەن ژنێکەوە ئەخوێندرێتەوە و بە ژنانی زیندانی دەوترێکە ئەرێ ئێمە هاودەرتانی هاوچارە نووسستانین دەنگتان نەگەینینەوە دەنگتانمان بڵاو کردوە بێدەنگ نابین لە بەرامبەرتانە بەڵام لە پەنای ئەوە بەداخەوە بڕێک لە جەریانات بە کارشکەنیکردن بە خۆگێلکردن لە کارهایە کە لە دەستیانە هاتووەیان توانی بیکەن بەداخەوە نەیان کردوە ئەمە توانی تەسیراتێکی هەبێت وەلەو کاتیش لەسەر ئەو ناڕزایەتیانەی کە لە شقامەکانی ئوروپا بڕێوە چوو بۆ نمونە هەر جەریانمان هەیە لە حزبەکانی کوردستان کە لە کوردستان بانگشتی مانگرتن بانگشتی هاوکاری بانگشتی ناڕزایەتی دەربڕین و هەروەها لە گشتی مهمتر بەڕەسمی سیاسەتە بێسلاح چەوت و سیاسەتە دژی ئینسانیەکانی ئۆپۆزیسیۆنێکی کارتۆنی کە بە پڕکردنی گیفانی لەلایەن ئیسرائیل و ئەمریکا و وڵاتانی ترە و ڕێکەوتووەوە باوک و باپیری بە ئیسلاح لە ڕژیمی پێشووتری ئێرانە ئەنوا ئەقسام جنایەتیان کردووە بەڕەسمی ئەوانە مەحکوومەگەن ناچنە هیچ کۆبوونەوەیکیانەوە بەڵام ببینین لە دەروێ وڵات لە کینەکان لە کۆبنەوەگانیان بانگشتیانەکەن زەن هەوڵەدەن کاری مشتەرەککەن تەنانەت لەگەڵیانی سە چەندە سەریگروە یا سەری نەگرتووە کارم نییە بەڵام لەگەڵ لایەنەکانی تری کوردستان کە داوایان لێکراوە بێن بەشدار بن ئەوە سیاستی ڕسمی تەشکیلات و حزبەکاندان ئەوە بووە بێن بەشدار بن لە کارێکی هاوبەشە کە بتوانین زۆر بەهێزتر دەربکەوین بەڵام بەداخەوە ئەبینین کە ئێستا بە هەر هۆکاری ئەو پرج بڵاویە دروستەکەن خۆشبەختانە ئێمە لە ساڵۆگەری خیزشی ژنجیان ئازادیدا توانیمان بە بەشداری چەندین
حزب و ڕێکخراوە تەشەکل توانیمان ڕێز لەو ساڵۆگەرە بگرین کە راپۆرتەکەیشی لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بڵاو بوو پێشوازیکی زۆر لەلایەن شەقامی دانمارک بە تایبەت شاری کوپنهاگەوە کرا لە پێشانگای کە هەڵماندا بوو ڕۆتی ئەو شۆڕشە نیشان بدەین هەروەها لە وڵاتانی تربینیمان کە هەموو ئەو هاوڕێیانەوە هەموو ئەو کەسانەی کە لەم یەک ساڵی ڕابردووە تەلاشیان کردبوو ئەوانی شەر هەمان شێوە لەگەڵ وەها مشکلاتی ڕوبەڕوو بوون بەڵام کاری خۆیانیان بەباشی بە باشترین شێوە ئەنجامدا و ئەمە تەنانەت کە کورتە ڤیدیۆی کە بڵاوە بێتەوە خەڵک لە ناوخۆی کۆمەلگا ئەوەی بۆ ڕۆشنە بێتەوە کەسێک کە دەڵێ ژنژیان ئازادی کەسێک کە دەڵێ بانک دەڵێ ئەو ناوی دووبارە کەرەوە هەموو بەیەکەوە دەڵێن ژینا کەسێکە دەڵێ ئازادی بێ قەید و شەردەی سیاسی کەسێکە دەڵێ ڕفاهی اجتماعی بۆ هەموو کۆمەلگا خەڵک فەرقەکەی ئەبینێ لەگەڵ کەسێکا کە تێڵێ سەوزی پلۆ باماهی نازانم تەوهین و تەحقیرکردن بە ژنان بە ئێستا لە هەر ئاستێکا بێ لە هەر مۆقعیەتێکا بێ بڕۆ تواشاکە گەورەترین خواست و ویستی جناحی ڕاستی ئۆپۆزیسیۆن کە سەڵتەنە تەڵەبەکان بەئسڵا خۆیان بە خاوەنی و خۆیان بە گوندە و دەوڵەمەنی ناویان ئەزانن استفادەکردن لە ئاڵەت تەناسولیان لە هیچ کۆڕ و کۆبوونەوەیک و ئاکسیۆنێکە کە ئیسفادەی لێنەکەن ناتوانن بەشدار بن یعنی کۆمەڵی ئینسانی بێئەدەب کۆمەڵی ئینسانێک کە لە ئاستی سیاسی ئاسن بۆ نابێ لە هیچ ئاستێک و تەبەقەیەکە دایان بنی بەرانبەرکێ لەگەڵ ئەمانە بۆ هەڵسوڕاوانی دەرەوەی وڵات مشکلاتێکی دروست کردووە بەڵام سەرڕای ئەوەیشە بە عەزم و ئێرادەیەکی خەویە و هەمیشە لە بەرانبەریان ناویسیاون لە لەندەن ئەگەر چەقۆیان کێشاوە بۆ نمونە ویستویانە خەڵک وادارکەن جاوید فلانە نازانم خەڵک بڵێ و نازانم فلانە شعار بات بە نەفعی ئەوان خەڵک لە بەرانبەریان ناویسیاک نەسە و چەقۆ کێشیان هێناوە تەحوێڵی پلیسیان داوە عربەدە کێشیان هێناوە تەحوێڵی پلیسیان داوە گەرەکمە بڵێم کە لێرەش ئەو مشکلاتە هەیە بەڕاستی بەڵام لە بەرامبەردا جەریاناتی مەسئول گروه و تەشەکولهای مەسئول کەسانێکە خوازیاری ئازادین و بە شێوەیەکی مەسئولانە و جددی پەیگیری ئەوستانن خۆشبەختانە نەیان هێشتووە کە ئەوان لە هیچ ئاستێکا بتوانن خۆیان بنوێنن و لە هیچ ئاستێکا بتوانن بێجگە لە دروستکردنی وتم ئەو وردە دەردی سەرانە و ئەو خواست و ویستگەلەکە هەستیان لە دروشمەکانیان ئاگەر بڕی گوێ لێ بگری بەڕاستی نمایشێکی مزحکە لە سیاسەتێکی مزحک بە ڕەهبەری کۆمەڵی ئینسانی مزحک. بەڵێ زۆر سپاس هاوڕێ سعد هەرچەند لە سواری پێشوە ئاماژەیەکتان پێکرد بە کورتی باسی هەڵوێستی وڵاتانمان کرد ئەگەر بەگشتی باسی هەڵوێستی وڵاتان بکەین ئەو هەڵوێستە چۆن دەبینن؟ ئەم هەڵوێستانە پێشتریش لە ئەو یەکێکتر لە پرسیارەکان خۆتی ئاماژت تا سوکە ئێشارەیەکم پێکرد بەڕاستی مهمە زانی چییە مەسەڵەن ئێستا بۆ نمونە من لێرە لە دانمارک بۆ نمونە دانمارک باسی ئازادی بەیان باسی نازانم ئازادی پۆشش بازی ئازادی ژنان لە هەموو ئاستەکانە باس لە ئازادیەکە یعنی ناکرێ معاملەگەر بێ لەگەڵ ڕژیمێکی دیکتاتوری تاسەر ئێسقان دووە کەوتوی تاسەر ئێسقان خراپ وەکو کۆماری ئیسلامی ناکرێ ڕێگە بدات مەسەڵەن کەسانی سەر بۆ ڕژیمە بەڕەحەتی بە وڵاتانە هاتوچوو بکەن کەوابوو ئەتانن دەور بنوێنن ئەتانن نەقشی خۆیان نیشان بدەن بەڵام انتزاری ئێمە لەم وڵاتانە هەل لە ئاستی ئەو دەوڵەتەوە خواستویستە ئەس کە دەوڵەتەکانی خۆیان هەسیان و ئەوان دیارە هەر کەسێ بە دوای مەنافعی خۆیەوەتی و هدەفی ئەسلی ئێمەش بەڕاستی جوڵاندنی ڕاستەقینەی ئازادی خوازی لە شەقامەکانی ئەوروپا بووە ئەگەر بڕۆن سیرکەن بە هەزاران نەفەر ئێستا کە باسی یا سەدان هەزار نەفەر باسی ژنجیان ئازادیان بۆ دەکەی بە کورتیەتانن تەوزی حەگە بۆ بن مەبەستچیە یانێ دڕێک عینی کەلیمە کوینە لی و فخیهڵ ژنجیان ئازادی لە دانمارکە هەشتەگیان بۆی دروست کردووە ژمارەیەکی یەکجار زۆر خەڵکەوە شتەکەیان مەسڵان لە وەختا
دووبارەوە کردووە. ژمارەێکی زۆر بەرچاو لە پارلەمانتارگەلێک کە سەر بە جەریاناتی چەپ بوون بەشداری کۆڕۆکۆبوونەوەکانیان کردووەوە ئێستش ئەیکەنیانێ ئەوە نییە بڵێ ئیترەوە کاتی انتخابات تێپەڕیوە و ڕێیان هێناوە یا ڕێیان نهێناوە بەڕاستی بەشێکیانەوانیان بۆ مهم نەبووە. بەڵام لە کنارەوەیشا بێخەیاڵیک و بێسلاح عادیکردنەوەیکی وەزعیەت ئەبیندێت کە ئەمە ڕزایەت بەخش نییە و هەڵسوڕاوان لە دەروی وڵات لە بەیانبەرم شتانە بێدەنگ نابن و بەڕێکخستنی ئاکسیۆن و تەزاهورات و تەجەموعگەل گەورە هەوڵ ئەدەن کە هیچ کات لە بەرامبەر مەسئولیەتێکە لە سەرشانیانە لە مقابل خەڵکی ئازادی خواز لە ئێرانە بێدەنگ نەبن. بەڵێ زۆر سپاس هاوڕێ سعید. ئێستا لەگەڵ چی ڕوبەڕوونەوە پێتان وایە بە بەشداری خەڵک و لایەنەکان لە دەرەوەی وڵات چه تەئسیرێکی لەگەڵ گەیاندنی دەنگی خەڵکی شۆڕژگەڕە بۆ دەرەوەی وڵات؟ سێگەن ئەگەر هەموو ئەم ناڕزایەتیانە کە ئەکرێت لە دەرەوەی وڵات ئەگەر بە معنای واقعی هەر کەسێدا بنیشێ خۆی بیرکاتەوە بڵێ من چیمەوێ وانە بڵێ من چیمەوێ و ئەم خواست و ویستێ من ئەم خواست و ویستێ بنەماڵی من لە ئێرانە دۆستانی من لە ئێرانە خوشکەکەم لە ئێرانە نازانم دایکم لە ئێرانە کە سوکارم یعنی هەر کەسێدا بنیشێ چەند دقیقە فکر کاتەوە لەسەرەوە کە خواست و ویستی ئەوان چەست دێتە دەستی کە دەبێت بڕۆی لەکوێ ئەم دەنگە هەڵبێنێ دێتە دەستی کە ئیتر ئەو وەختە کەسانێنین پەرچەمێکی پێتەحمێڵکەن کە لە ژێر ئەو پەرچەما ساڵهای ساڵ جنایەت کراوە ڕۆڵەی خەڵکی عدام کراوە ئەوینی زیندانی ئەوینی پێ دروست کراوە ئەنواع ئەقسام زیندانە گەورە و سیا چاڵەکانی تیا دروست کراوە ئەنواع ئەقسام شکنجەگای تیا دروست کراوە ناچێت پەرچەمێکی وا هەڵبگرێ ئەسڵ پەرچەم هەڵ ناگرێ تێرە دروشمگەلت کرارەکاتە تێ بەشدارە بێ لە شوێنگەلێکە خۆیان بە نمایەندەی هیچ پەرچەمێکی بە ئیسلاح زدی ئینسانی و زدی بەشەری نازانن پێیان وایە کە ئەگەر کۆماری ئیسلامی بڕوخێ دەبێت دەسەڵاتێک لە ئێرانە بێتە سەرکار کە نوێنەری ڕاستەقینەی کۆمەڵانی خەڵک و دەنگی شەقامەکانی ئێران بێت دەبێت بە کورد و بە بەلوچ و بە ئازەری و بە ملیەتەکانی تری ئێران نەڵێت بە تەجزیە تەڵەب هەر هەمان ئەدەبیاتی جمهوری ئیسلامی بۆ گۆزێتەوە سەر سەفحەیەکی تر بینوسێتەوە بۆمانەوە بیا تەحویڵمان بێژێ ئەمە دموکراسیە و ئیران ماڵی هەمەمونێ و نازانم ئادەی اعتراف کە بزانم تەجزیە تەڵەبی یا تەجزیە تەڵەب نیت ئەمە هینە ئەمە بەوازح دیارە کە بەڕاستی خۆ بمانە لە فکر چیان و تعقیبی چه سیاسەتێکن کەوا بوو مهمە بۆ خەڵکێکە لە وڵاتانی دەرەوە ئەژین بە کونسرت و بە دانیان فستیواڵی ڕەقس و بەم شتانە پشتیوانی لە ناکە پشتیوانی لە خەڵکی ناڕازی ناکرێت خەڵک چاوی لەدەستاوە خەڵک ژیانی لەدەستاوە خەڵک مناڵەکەی لەدەستاوە خەڵک چەندین مناڵیها لە ژێر تێغی ئەعدامە خەڵک ها لە وەزعیەتیەکی اقتصادی زۆر خراپە کە مانگها ئەتوانم بڵێم شاید بە ساڵیش چاوی بە هیچ نوع گۆشتێک لە گۆشتی مریشکەوە گرتووە تا گۆشتی سوور تا ماسی ئەسڵ لە خەیاڵیشە نتوانێ بیبینێ تۆتی لێرا پێت وایە پشتیوانیکردن لە خەڵک دانێ باباکەرم بخوێنێ توی چەپڵای بۆ لێبەی ئەمە پشتیوانی نییە ئەمە شیرە ماڵین بەسەر خەڵکە بە زمانە فارسیەکەی ئەمە کلااونیانە سەر خەڵکە ئەمە بێسلاح بوو چکنیشاندان شۆڕشێکی عەزیمەکە لە کۆمەلگای ئێمە ئەکرێت لە بەرامبەردا بەرەیەک هەیە کە بە هەموو شێوەیەک هەوڵ ئەدات کە ڕۆژانە گوێ لە خواست و ویستی خەڵک لە شارەکانی ئێران بگرێ و ئەو دەنگە بهێنێ دەنگی ئەو دایکە بهێنێ کە بڵێ ناکرێ مناڵەکەم لەسەر سووتانن سەد لە شاڵێکی عدام بکەن دەنگی ئەو باوکە بهێنێ کە ئەڵێ کاکە فریام کەون من هیچ کەسێکم نییە بێکەسوکارم مناڵەکانم خەریکن ئیعدامەکەن دەنگی ئەو مناڵانە بین کە دەڵێ باوکمانیان بە تۆمەتێکی ناڕەوا گرتووە و ئێمەمانەوێ باوکمان ببینین بوون بە دەنگ بۆ ئەمانە بەو ئالەتانە کەوتم ناکرێ بەڕاستی بەوە ناکرێ بڕی سێ تۆ پارچە بێری بیایتە دەمیەک و
نازانم شتێ بیتە ناو ڕاستەکەی بێت دەست خەڵکەوە بێژی تەکانی بن ئازادی بمەتێ ئازادی بەوە نایە ئازادی بەوە تێکە بە شێوەیەکی جددی بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە شێوەیەکی نەترسانە لە بەرامبەر جنایەتکارانی ڕژیمی کۆماری ئیسلامی دابێت یەگینا قرژاڵی لاوێ پشیلەی خەیتە جێگەی چ فەرخێکە پەرچەم کەی توانی گەنان و نەوابێ بۆ خەڵکی ئێران پەرچەم کەی توانی گیا ئەسڵ نەفعی پەرچەم بۆ خەڵکی ئێران لە 100 ساڵی گوزەشتا چی بووە هەرۆخ بردگیانەبان نەفەرێکیان ئەعدام کردووە هێنایانە خوارەوە نەفەرێکیان حازر کردووە بۆ ئەعدام دایەنە دەست کۆمەڵی خەڵکەوتیان بڕۆن لە کوردستان قەتڵ عامکەن ئەوان باوەڕیان بە دینەکەی ئێمە نییە دایان دەست کۆمەڵی تر خەڵکەوتیان بڕۆن لە زایدانە جمعی خونین ئەو اتفاقاتە کە کەف لە زایدانە بیخولقێنن بەخاترەوە کە ئەوان مخالفی پەرچەمی ئێمن هەر هەمان ڕژیمی پێشووتر لەوان هەر بەو پەرچەمان واقسەم جنایەت و کاری خراپی کردووە کە بۆ ئەوە ئەبێ کە سەرانی ئەو ڕژیمە چ کۆماری ئیسلامی چه ڕژیمی پێشووتر بیان هێنی دانەدانە دادگاییان بکەیت بەجێ ئەوەی کە ئەم سەرۆکی وڵات و ئەو سەرۆک وڵات دەست بێنێ بە سەریانە و بڵێ ئەیان بین و پۆڵیان پێ تەزریقکەن و ئیمکاناتیان بۆ دروستکەن کە بڕۆن نازانم لە ئیسرائیل و کوێ مێزیان بۆ بڕازنەوە بشکەنیان بۆ خەنە ڕێ کەوا بوو نمایش دوو نمایش هەیە لە دەرەوەی وڵات نمایشیکیان باس لە وەزعیەتی واقعی کۆمەلگای ئێران و خواست و ویستی شۆڕشی ژنجیان ئازادی ئەکا و نمایشێکی تریان نمایشێکی مسحکە بۆ ئەوەی کە دەوەترێ سپا بمێنێ بەسیج بمێنێ اطلاعات بمێنێ نازانم هەموو ئەو هێزە سەرکوتگەل ڕژیمە بمێنن ئیران و باینامی سار ئێران بەمانە دروستەکەین هەموو ئەوانە بمێنن ئێمەش بۆ خۆمان تینەوە و ئیدامێ هەمان ڕەوەند کە پێشتر بوو ئەیدەین لە کۆمەڵی خەڵک لە مەرکەزا خۆشحاڵەگەین باخیەکەی لە چوارتە کۆشەی ئێرانەوە هەر زڵم و زۆر و جنایەتێک لەژێر ناو عەرەب و کورد و تورک و بەلوچ و ئازەریە پێ ئەکرێت لە جێگەی خۆیان بمێنێتەوە کەوا بوو ئەم کۆسبانە ئەم شتانە هەیە واقعیە و دەبێت لە فکر سیاسەتی گونجاوە بن هەڵسوڕاوان لە دەرەوەی وڵات و دەور و نەخشی تایبەتی خۆیان ببینن کە هەرچی زیاتر خەڵک وریاکەنەوە کە بەڕاستی ڕێگە چارەی بەرانبەرکێ لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی و هەموو ئەوانەی کە ئەیانەوێ بە درۆشتنی ئەم ڕژیمە چەنجیکەن بە ڕژیمێکی تر کە بگرە لەویش خراوتر بێ و گوزەشتەی خۆی نیشانداوە خەڵک لەوانە بەڕاستی زیاتر ئاگدارکەنەوە. بەڵێ هاوڕێ ئەسعەد پێتان وایە ئەم ئاکسیۆنانە بەردەوام بێ بۆ داهاتوو؟ بەڵێ بە لە بەرچاوگرتن قسە و باسی زۆربەی هەرە زۆری ئەو کەسانەی کە جزوی بەڕێوەبەرانی ئەو ئاکسیۆنانن لە هەموو وڵاتانی ئەوروپایی هەمویان عەزم و ئێرادەیان جەزم کردووە کە بە هەموو شێوەیەک بتوانن کە لە بچووکترین فرسەت کەڵک وەربگرن بۆ ئەوەی کە لە هەر شەرایەتێکە دەنگی شەقامەکانی ئێران بن لە بەرانبەر ڕژیمی کۆماری ئیسلامی و هەر چەشنە دواکەوتووی و هەر چەشنە بێسلاح زدیەتێک لەگەڵ ئازادیەکانە کە ئینسانەکان داوای ئەەکەن و ئەم ئاکسیۆنگە لە بێگومان بەردەوامی ئەبێت و بێگومان لە پشتیوانی لەم شۆڕشە هەر کارێکە لە دەست ئەو هەڵسوڕاوانەیە کە لە یەک ساڵی گوزەشتا لە گیان و ژیانی خۆیان مایانداناوە هەر بەردەوام ئەبن و بێدەنگ نابن لە مقابڵ ئەم ڕژیمە و دەست و پەیوەندەکانیە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئەسعەد بوو بەشداریتان. پرسیارەکان من کۆتایی پێهات ئەگەر پێتان وایە بابەتێکی گرنگ هەیە و ئیشارەتان پێنەکردوە فەرموون. زۆر سپاسان ئەگەم منیش نەخێر شتێکی وان نەماوە سپاسی ئێوە و هەموو ئەو بینەراناکەم کە بینەری ئەم بەرنامە بوون هیوادارم کە توانی بێتمان بەواقع ئەو شتانەی کە ئەمڕۆ لەسەر شقامەکانی وڵاتانی دەرەوەی وڵات هەیە لە بەرانبەر گەیاندنی دەنگی خەڵکا بە ئازادی خوازان لەسەر تاسەری دنیا توانی بێتمان دەورێکمان نماند بێت.
بەڵێ جارێکی تر سپاس بۆ ئێوە هاوڕێ ئەسعاد ڕستەمی ئەنجامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کە لە بەرنامەی کۆمەڵە سوڕانی ئەمڕۆماندا بەشدار بوون. سپاس بۆ ئێوە. سپاس بۆ ئێوە. بینەرانی ئازیز سپاس بۆ ئێوەی خۆشەویستیش کە تا کۆتایی لەگەڵمان بوون بە داوای لێبوردنەوە کا پێم وایە کێشەی تکنیکیمان بوو و هێڵەکەمان زۆر خاو بوو بۆیە تەسویری ئێمە تۆزێ بە کێشەوە بڵاو دەبێتەوە. جارێکی تر سپاس بۆ ئێوەی خۆشەویست کە تا کۆتایی لەگەڵمان بوون. ماڵاوە.